لەوانەیە زۆر کەس بڵێ ئەوە زۆر جار ئێوە باسی تەوحید ئەکەن، زۆر جار باسی ئێواکەن کە شەریک بۆ خوا قەرار نەدەین، با بە ئێمە مسلمانین. بەڵکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ ئەو سەحابانەیە کە خوای پەروەردگار هەڵیانی بژاردبوو بۆ هاوڕێتی ئەو پێغەمبەرە دائیمەن ئاگاداریانی ئەکردەوە نەکەن شەریک بۆ خوا قەراردەن. لەبەرەوەی براکانم شەریک بۆ خوا قەراردان ئەمەنە بچووکە لەناو ئەم ئومەتەیە، وەکو شوێن پای مێرولەیەک لەبان بەردێکی ڕەش لە شەوێکی تاریکە. ئەمەنە مەخفیە لەم ئومەتەیە. بەنا بەخوا و پێغەمبەر بەسەر فلانە کەس یا فلانە کەس هاوارە لە ڕێی خوا و فلانە کەس، ئەمانە هەمووی کوفرە و هەمووی شیرکە. ئەبێ ئاگامان لە زمانمان بێت، ئاگامان لە زمانمان بێت. و باسی گەورەی لا ئیلاهە ئیلا الله ئەکەین کەچی کەلیمەیەکی گەورەیە و کە کەلیمەیەکی زۆر عەظیمە کە هەموو پێغەمبەران کە 313 ڕەسوولە 224,000 نەبی خوای پەروەردگار ڕەوانەی کرد بۆ ئومەتەکان بۆ ئەوەی ولقد بعثنا في كل أمة رسولا أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت. عبادتي خواي پروردگار بکن بتاكو تنها اوي غير خواي كفري فيكن عبادتي فينكن بويا خواي پروردگار امر من فيك وصيت من فيك وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا. خواي پروردگار امر من فيك كعبادتي كس نكين إلا إياه بس تاكو تنها خواي پروردگار خوي. ولا إله إلا الله بلا كان نفي وإثبات كايا كوتمان لا إله هيج إله يكنية بحق بفرسي إلا الله أما إثبات يكي كعبادة بو خواي پروردگار بويا لبر خاطري أم كلمة خواي پروردگار همو مخلوقاتي خلق كد خدا أفرميت وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. لجنوك ولا إنسان درستم نكردوا أي بوشي درست كردوا خواي پروردگار إلا ليعبدون بس بوي عبادتي من بكم بس بوي عبادتي خواي پروردگار كي